لایەکەوە دەنگ باش بێت. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتانەیە خۆشەویستان عەزیزان، ئەم شەویش لە خزمەتتان هاتبووم بۆ کۆمەڵێک قسە و باس و هیوادارم کە بتوانین سوودێ بە یەکتر بگەێنین. با لێرەوە تەواوە پێرفێکت، زۆر زۆر عالە باش. بەڕێزان، لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن هیوادارم کە شەو و شەوگاتان خۆش بێت. پێم وایە ئەمە تۆزێکی تر ئاوای لێ بکەم ڕەنگە باشتر بێت. بەڕێزان بێزانم خراپە بەخۆ ئاوا بێت تەسەوەرەکەم باشتر بێت دەرکەوم کاکە خۆ نابێ ئاوا برای من. لە هەر شوێنێکی دنیا هەن هیوادارم کە شەو و شەوگاتان خۆش بێت و دوور بن لە دەرد و بەڵا. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە و وردە وردە من دەشمە ناو قسە و باسەکانەوە بەڕێزان و خۆشەویستان. کۆمەڵی قسە و باسە بەڵام دیارە شیکەشی تێکەوەی ئەتیادی خۆتان تەبیعەتی من شارەزان ئیتر لە کاتی هینەکەیە لە کاتی لایڤەکە جاری وە هەیە بۆ میێت کە بۆی شمالی تر جارە بەم لاولا ئەڕۆم و قسە و باس و ئەلم بابەتان ناکەم. سەرەتا کۆمەڵی قسە و باسەکەم لەسەر بە هەرێمبوونی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین. هیوادارم کە بۆ یەکەم جارە لەسەر ئەو بابەتە قسە و باسم ئەبێ و ئەم قسە و باسانە ئەتوانم بڵێم ئەم جۆرە لە قسەکردن و ئەم جۆرە لە ڕەخنە لە دەسەڵات و ئەم جۆرە تێڕوانینە گوتاری دەستەکە نییە. دیارە دەستە گوتاری خۆی هەیە تایبەتە و ئەمە بۆ چوونەکانی خۆمە جا لەکوێوە نزیکە لەوە لەکوێوە تۆزێت دوورترە لەکوێوە من ئوسوڵێکی ترم بۆ قسەکردن هەیە دژی ئەو دەسەڵاتە ئەوە بۆ خۆی بمێنێ بۆ دوای. دوا بە دوای ئەم قسە و باسانەش ئەشمە ناو کۆمەڵی قسە و باسی تر هیوادارم کە لەگەڵ ما بن. ئەم شەو تەسەورەکەم کە لەگەڵ ئێوەیە لە کاتێکی خۆش و کاتێکی باش بەسەر بەرین بەسوود. عەزیزان، کاتێک کە پارتی و یەکێتی کە ئێمە یین باسی ئەوەکەین کە پێویستە ئەم ناوچەیە بکرێ بە هەرێمێکی سەربەخۆ لەبەرەوەی کە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو پارتی وێشێتی لە چوارچێوەی ئەو هەرێمەیە بوون بە ملیاردەر لەبەرەوەی کە شاهانە بۆ خۆیان ژیاون لەبەرەوەی خۆیان و پیاوەکانیان لە ساڵی 91ەوە خەریکی تاڵانی کە و بڕۆ و پارە کۆبکەرەوە و ئەوەش حاڵی خەڵکی ئەو ناوچێ و خەڵکی کوردستانە بەگشتی. کاتێک کە ئین باسی ئەوەکەین کە خەڵکی کوردستان یا خەڵکی دەڤەری سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ئەمانە ئەیانەوێ هەرێمێکی سەر بەخۆیان هەبێ ئەڵێن کاکەوە قابلی قبوڵ نییە. ئەو هەرێمە ئێمە بە خوێن دروستمان کردووە، چۆنە بێ ئێمە ئەوە بکەین، چۆنە بێ ئەمە هەرێمە والێکەین کە ببێ بە دوو هەرێم بۆ لەبەرەوەی ئەوان بۆ خۆی لێخۆن. لە حەقیقەتە ئەم هەرێمی کوردستانە کە 30 ساڵە بۆ باندەکانی پارتی وێکێتیە بەڕاستی بۆ ئەوان هەرێمێکی بەسوود و باش بووە، بۆ ئەوان زۆر باش بووە. ئەم هەرێمەی کە بە درێژایی مێژوو خەڵک خۆی بۆیە بەکوشت جا لە ناو ڕیزەکانی یەکێتی بێ یا پارتی بێ یا حیزبەکانی ترا بێ هیچی بۆ خەڵکەکەی نەبوو، بۆ کەسوکاری شەهیدەکانی نەبوو. ئەم دوو حیزبە نەیانتوانی لە دوایینەوە دوویەکەوە ژیانێک لانی کەم بۆ خەڵکی ئەو ناوچەی و خەڵکی کوردستان بخڵقێنن تا ئینسان بیر لە ئەلتەرناتیڤی تر نەکاتەوە بەڕاستی. چونکە کاتێک خەڵک ڕاپەڕی نەکا، کاتێک خەڵک خۆی ئەیا بەکوشت، کاتێک خەڵک لە پێناوی ئەم هەرێمەیە گیانبازی ئەکا بۆ ئەوەیە کە وەکو ئینسان بژیتیایە. باشە بۆ ئەوەیە کە لەو خاکە بە ئازادیەکانی خۆی بگا، بە مافەکانی خۆی بگا، کارێکی هەبێ، نانێکی هەبێ، ژیانێکی هەبێ بەڕاستی. وەختێ تۆ ئەمانەت نییە هەموو ئەمانتان بردۆ بۆ خۆتان، خەڵکی ئەو دەڤەرانش مافی خۆیانە کە بیر لە حاڵی خۆیان کەنەوە بەڕاستی. بە تایبەتی تەجروبەی حیزبەکانمان هەیە، گۆڕان و چۆچی ئەوانە هاتن و نەک هەر سوودیان نەبوو ئەوانش بوون بە یەکێتی و پارتی بگرێت لەوانش خراپتر. بۆیە هەمیشە پارتی وێشێتی بۆ دەستکەوتی تایبەتی خۆیان بۆ بنەماڵەکانیان باسی قەوارەی هەرێمەکەن. ئەم قەوارەی هەرێمە بۆ ئەوەی ئەوان هەر ئاغا بن و ئێمەمانان و ئەو خەڵکەش بۆ خۆیان کۆیلە بن یان نۆکەریان ببڕاتێ. لێرەوە من داوا لە خەڵکی سلێمانی یەکەم کە لە مێژووی دروستبوونیەوە ئەم شارە قوربانیەوە، بەڵام هەموو قوربانیەکانی هەموو خوێنەی کە یای چووە گیرفانی سەرانی پارتی وێکێتیەوە و داوا لە خەڵکی گەرمیان و لە خەڵکی هەڵەبجەی کیمیابارانەکەم. باشە ئێوە خۆتان سەربەخۆی خۆتان ڕابگەێنن و دەستورێک بۆ خۆتان بنووسنەوە، یاسا و ڕێسایەک بۆ خۆتان دابنێن
و هەوڵ بدەن بەڕێی ژێرپێی ئەمانە ڕابکێشن کە 30 ساڵە نەیانتوانیوە حرمەتێ بۆ ئێوە بۆ ژیانی ئێوە قابل بن هینکەن با بڵێن بۆتان بخۆڕکەن. لێرەوەیە ئەگەر تۆ خەڵکی گەرمیان، خەڵکی سلێمانی، خەڵکی هەڵەبجە و قەزا و ناحیەکان تۆ دەنگ بدەی بەم هەرێمکردنە ئەبیتە خاوەنی یاسای خۆت، ئەبیتە خاوەنی دەستوری خۆت بەڕاستی. ئیتر دەست لە بنەماڵی بازانی پان ناکەیتەوە خێری پێ بکەن. تۆی مامۆستا لە قوتابخانەکانە ئیتر ناڕۆی لە ماوەی مانگێکە تۆ دەوامەکەی بەڵام 4 مانگجارێ موچەیەکێنێ کە موچەکەی شوێنێ ئەڵەی خێری پێەکەن. تۆی پێشمەرگە، تۆی ئاسایش، تۆی پۆلیس، تۆی یەکێتی، تۆی نازانم هەموو ئەحزابەکان هەموو ئەمانە کە ئیشەکەن و کارەکەن موچەکەیشیان نایەنێ ئەبێ وەکو سوڵکە دەستگرێتەوە تخواوەکەی موچەکەمان وەکو خێریان پێ بکەن بەڕاستی. باشە لە ئایندەی شابەڕاستی کە هێشتا ماوە لەسەر ئەوانە قسە بکەین، هەر ئەم خەڵکی کوردستانە ئەتوانن هەموو ئەوانە بەپێی یاسا و دەستورەکەی خۆیان بدەن بە دادگا کە موڵک و ماڵی گشتیان زەوت کردووە، کە ئەم گردو ئەو گردو ئەم باخ و ئەو ڤێلا و ئەم نازام چیان بۆ خۆیان بردەوە بە ئەوە تاپیان کردە سەر خۆیان. بۆیە عەزیزان ئێمە پێویستە لەبەر ئەوەی تەجروبەی 30 ساڵمان هەیە پارتی و بنەماڵی بازانی کە حکمیان بەدەسەوەیە لە کوردستانە وەلا هەولێرن لە دوای سوێکی ئابۆداژیریان کردووە، ئێمە ئەبێ بە عەمەلی دا ببڕین لە دەسەڵاتی بنەماڵی بازانی بەڕاستی. لەبەرەوەی بنەماڵی بازانی کە دوایی بۆتان باسەکەم چی لەو شارەکە، چی لە هەڵەبجاکە، چی لە گەرمیان و ئەو شوێنانی ترەکە بەڕاستی. پێویستەکە خەڵکی ئەم ناوچانە بە تەواوی لە دەسەڵاتی پارتی بە دوور بێ و بکشێتەوە و من لەوە هیچ گومانێکم نییە خەڵکی ئەو دەڤەران دەسەڵاتی پارتی و بنەماڵی بازانیان قبوڵ نییە. من لەوە گومانم نییە کە خەڵکی هەولێریش بنەماڵی بازانی قبوڵ نییە، دڵنیا بن لەوە، بەڵام بە زۆر بەڕاستی ئاوای لێ هاتووە، بە زۆر داگیرەوە. باشە عەزیزان مەسەلەی دارایی بەشی هەرێمەکان بەپێی دەستورێک کە لە عێراقا هەیە پارێزراوە بۆ هەر هەموو لایەک. باشە کەچی ئەم کوردەی خۆمان تایەسە نەیپرسیوە یان کەم هەن بپرسن بڵێن ئەرێ بابە ئێمە بۆ نمونە لەم عێراقی کە هەیە چ شتێکمان دەستکەوتووە زەحمەت نەبێ. ئەم هەموو وەزیر و گزیرە بۆچی؟ هەموو ئەوانەشی کە لە بەغا بوون، چ ئەوانەی پارتی چ ئەوانەی یەکێتی، هەندێکیش لەوانەی گۆڕان مەجموعەیەکیان ناڵێم هەڵوێستیان باش وەکو شێخ عەبدوڵڵا و وەکو غالب و وەکو کۆمەڵێکیان هەڵوێستیان باش بووە، جگە لەمانە ئەمە چ سوودێکیان بۆ خەڵکی کوردستان هەبووە بەڕاستی. بۆیە عەزیزان بیهێنە پێشاوی خۆت کاتێ تۆ هەرێمی سەربەخۆی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان ڕائەگەیەنی و پراکتیزەیەکەی، ئیتر تۆ لەو ناوەندە دز و گەندەڵی پارتی و بنەماڵی بازانی و لە بەخایشدا ئەبڕی بەڕاستی. ئەمە پاشەکردنی جوغرافیا نییە خۆشەویستە. و ئەمەی شتێک نییە کە تۆ دابنیشی حیزبی بۆ دروستکەی شەڕەتفەنگی بۆکەی، ئەمانەی ناوێت لە حەقیقەتان، چونکە ئەمە بەپێی یاسا بەرکارەکانی عێراق دەستور ڕێگەی پێداوە. شتێ نییە کە ئێمە بمانوێ بە زۆر بیکەین بەڕاستی. دەستوری عێراقی نووسیوێتی لە دەستورەکەدا هەیە، تۆ توانی کاری پێ بکەیت و داواکەی بەڕاستی. لێرەوە بە ئێوەی خۆشەویست ئەڵێم قانونی ژمارە 13 ساڵی 2008 کە بۆ ئەم مەبەستە دەرچووە کە ناوی قانونی ئیجراعاتی پێشێنانی هەرێمە لە عێراق لە مادەی 4دا بەنەس ئەڵێ بۆ ئەوەی داوای بوون بە ئەقلیمی پارێزگایەک بەسکەیتەوە سەرەتا ئەبێ لە سادوو دەنگدەرانی پارێزگاکە ئیمزای بکەن، واتە واژۆی بکەن. ئەگە سەیری سلێمانی و دەوروبەرەکەیەکەن بە نمونە ڕێژەی دەنگدەرانی پارێزگای سلێمانی ئێستا نزیکەی 1.5 ملیۆن، واتە لە سادوو ئەکاتە نزیکەی 30,000 ئیمزا، واتە 30,000 واژۆ ئەبێ کۆ بکرێتەوە و بدرێ بە بەغدا بۆ ئەوەی کە تۆ ئەو هەرێمە سەربەخۆیەکی ڕابگەێنی، کە ئەمە مافی هەموو کەسێکە بەڕاستی. زۆریش هەن پرسیارەکەن لەبەرەوەی کە لەنەوەیەکەوە ببورن یەکێتی دەستی بەسەر ئەم ناوچەیە گرتووە، ئەڵێ ئاخر یەکێتی لەم ناوچەیە ئەبێ بە حاکم، وەکو ئەوەی لەمەوەی ئەم 30 ساڵە یەکێتی حاکم نەبوو بێ، بە پێشەوانەوە یەکێتی ئیتر ناتوانێت حاکم بێ بەڕاستی. وە بۆ هەر ئینسانێکی عاقڵمەند ئەبێ کە وەختی ئەم قسەیەتەوە هێنێتەوە مێشکی
لە کاتێکا بیر لەوە ئەکاتەوە کە ئەم یەکێتیە بەڵا بووە بۆ گیانی کە من مافیشی پێ ئەدەم و حەقی خۆیەتیم لەبەرەوەی یەکێتی هیچ متمانەیەکی نەماوە لە لای خەڵکی کوردستان ئەبێت جوابەکەی بەم جۆرە بداتەوە. یەکێتی بە ژمارە و بە داتا بە تەزویری زۆریشەوە هەتا ئێستا دەنگی نەچۆتە 200,000 کەس کە لە 150 دەنگ دەرانەکات. باشە ئەوە نەچوە تاوەکو ئێستا. ئەگەر خەڵکی هوشیار ئەگەر خەڵکی باش بێتە پێشەوە حیزب و ڕێکخراوەی دڵسۆس و باش و مەردی مەیدان بێتە پێشەوە وە خەڵکی بەشداری لەو دەنگدانەیە بکە چۆن یەکێتی ئەتوانێت بە لە 15 و لە 10 حکمی ئەو ناوچەیە بکە بە پێی کام دەستوری یاسا ئەتوانێت تۆ وەرە حیزبی باش دروستکە خەڵکی باش بێنە لە پێشەوە وەرە لە 150 بێنە بزانم چی ئەتوانێت بەرەی پێ بگرێت زەحمە نەبێ بە پێی یاسا و دەستورەکانی عێراقیش. ئیتر کاتێکیش هەڵبژاردن ئەکرێ لە دوای بەهارێن بوونەوە کێ دەنگی هێنا ئیتر ئافیە ئیتر خۆتۆ کە دەنگی هێنا ئەگەر هەڵبژاردنێکی خاوێن بێ دوور بێ لە تەزویر و هەمومان لەوە تێبگەین کە ئەم هەڵبژاردنە خاوێن بووە کێ دەنگی هێنا ئەی هێنی ترەوە شتێکی عەجیب نییە بەڕاستی. باشە یەکێتی نیشتیمانی ئێستا نەکەر خۆی لە هەموو مەسئولیەتێک ئەچێتەوە بەڵکو بە درێژایی ئەو مێژووە لە دوایە زۆرشت باسەکەم تەنها خەریکی داژیکردنی گرد و دزی و پارەکۆکردنەوە بۆ لاقیقەت. لەو کاتانەیە ناتوانێت خۆی لە هیچ مەسئولیەتێک بشارێتەوە. باش نییە و ئەگەر هەر ئەم یەکێتیە یا هەر حیزبێ بێ حکمی خراپکە هەر لە ناو سلێمانیەوە بە یەک مزاهرە توانی لای بە یەک شەخی تێڵ بیت بیخیتە ئەو لاو وەکو ئێستا پارتی و نازانم زێڕەڤانی و چۆچۆ ئەوانە پشتیوانی ناکە هاتا بەیەکەوە ئاوا بن و سوال ملی هەموو ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان بن. بۆ نمونە ئەگەر هەڵەبجە حکمی خۆی هەڵبژێرێ کێ ئەتوانێت غەدی لێ بکە؟ هەر کەسێک غەدی لێکە بە ئاسانی ئەتوانێت لای بێت. باشە یان لانیکەم ئەتوانێت لە ئایندەترە دەنگی پێ نەدا بەوانەی کە غەدیان لێکردوون. وەلا هەڵەبجەیە یان لە سلێمانیە ئەبێ ئەوە بزانن لەو کاتانەیە کە هەرێمی سەربەخۆ بێ نە ئاسایش نە پۆلیس ناتوانن شەق لە خەڵک هەڵن ناتوانن خەڵک زیندانی بکەن و نایشتوانن خەڵک سەرکوت بکەن. باشە چونکە ئاگامان لێیە هەموو ئەو هێزانەی کە خەڵکی سلێمانی و حەڤەی شوبات و خەڵکی هەڵەبجە و گەرمیان و ئەمانەیان سەرکوت دەکرد هەمووی یا لە کەرکووکەوە ئەیان هێنان یان لە هەولێرەوە یان لە باڵەکایەتیەوە ئەیان هێنا سەرکوتی مزاهرەکانی گەرمیان و سلێمانی و هەڵەبجە ئەوانیان پێکرد. هەمومان بیرمانە ئەو کاتە ناتوانن ئەم کارە بکەن بەڕاستی. خەڵکی برایم پاشا بە نمونە ناتوانێت شەقەڵا لە خەڵکی ببورن لە خەڵکی برایم پاشا. خەڵکی شەقامەکانی هەڵەبجە ئاسایش و پۆلیس بێ ناتوانێت شەق لە خەڵکی هەڵەبجە و لە خەڵکی کۆڵانەکانی خۆیان بدا. خەڵکی کەلار و کفری و گەرمیان و چۆچۆ ئەوانە کە پێشمەرگە و ئاسایشە ناتوانێت شەقەڵا لە کەس و کارەکەی خۆی لە ناو شارەکەی بەڕاستی. بەڵام لە ماوەی ئەم ساڵانەیە هەمیشە ئەوان ئێمەیان سەرکوت کردووە بە هێزێکی ترکە هێناوێنە بەڕاستی. ئەوەی کەیە سلێمانی سەرکوتەکە خەڵکی سلێمانی نییە ئەوەی هەڵەبجە سەرکوتەکە خەڵکی هەڵەبجە نییە. خۆشەویستە عەزیزان زیاتر لە 50 ساڵە شەڕی ناوخۆی جەلالی و مەلایی بەرۆشی خەڵکی کوردستانی گرتووە. بە سەدان هەزار خەڵک تیا زەرمەند بووە بە هەزاران کەسی تیا کوژراوە بە هەزاران هەزار ماڵ وێران بووە حتا کسوژنیش اقتصاد کە لە شەڕەکانە. هەر ئەم شەڕی ئەمانە سەدان هەزار ئینسانی کرد بە جاشی ڕژێمەکانی بەعس و ئەوانەی خواتر و ئەلم بابەتانە وە کەسیش نازانێ ئەم شەڕی جەلالی و مەلایی ئەم پشیلەوە مشکە لەلایەکەوە شەر تاکەی بەردەوامە بێت. بۆیە ئەم پرۆژەی بە هەرێمکردنە کۆتاییش بەو شەڕی بینی جەلالی و مەلایی ئەهێنێت. باشە بەم هەموو فێڵە کە لە خەڵکی کوردستانی ئەکەن گوایە لەسەرەوە بۆ خۆیان ڕێکن پارەکە بەشەکەن ئەمەی خوا ئەوەی خوا ئەوەی خوا کۆمەڵی خەڵکی دامایش لەخۆ شەڕیان بۆکە لە ئەمە یەکێتیەوە و پارتیەوە نازام گۆڕان و ئەلەم بابەتانە.
بۆیە عەزیزە خۆشەویستە خەڵکی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و هەموو شوێنەکانی تر بە هەرێمکردن جیابوونەوەیشی ئارەزوومەندانەیە بەڕای خەڵک چیتر دابەشکردنی دەسەڵات و پارە و سامان لە دەستی پارتی و فڵان و فیسارەکانان نامێنێت باشە لەم لایشەوە دەستی یەکێتی نیشتیمانی لە بناقتێنی کە بتوانێت وەکو پێشوو خەریکی دزی و جەردەی و ڕاوڕوت و ئالەم بابەتانە بێت بۆیە تۆ لە بەغداوە بە پێی دەستور بە پێی ڕێژەی دانیشتوان بوژدە دێتە لای ئەنجومەنە هەڵبژێراوەکەی خۆت جا ئەوە دوایی ناوەکەی چی لێ من نازانم ئەو ئەنجومەنە بێ ناوی شتێکی تری لێنن ئەمەیتر هەر نەبێ کێشە نییە گرنگەوەیە ئەوە موئەسەسەیە دروست بووە و ڕقابەی ماڵیشە لە حەقیقەتە خاڵێکی تر کە لەم مەوزوعا زۆر گرنگە عەزیزان ئەوەیە کورد هەزاران ساڵە لەسەر ئەو زەویەی کە تێیە ئەژی یەک دۆکۆمنتی پێکەوە ژیانی نییە هەمووتان ئەو باش ئەو ڕاستیە باشەزان هەمووی پارچە پارچەیە خێڵەکان عەشەتەکان پام شار ئەو گون ئەم لە بابەتانە باشە پارتی 30 دانە ساڵی ڕەبەقا کە ڕاپەڕین کراوە نەیهێشتووە دەستورێک لە کوردستان بنووسێتەوە لە دوای 30 ساڵ خۆشەویستە باشە کە ئەو دۆکۆمنتێکی زۆر گرنگە دەستور بەڕاستی بەڵام ئێمە لە سلێمانی ئەو کاتە کێشەمان نییە بۆ نووسینەوەی دەستور و ئەم پرۆژەیە کە کاتێ سەرکەوتن بەدەست ئەهێنێ ئەتوانێ بۆ یەکەم جار لە مێژووە کورد کا بە خاوەنی دەستوری خۆی لە حەقیقەتە ئەوەی کە 30 ساڵە هیچێکی و پارتی نەیان کردووە ئەو کاتە ئەتوانین ئێمە بیکەین من پێم وایە شارێ گوندێ ئەگەر بتوانێ خۆی کا بە موئەسەسە و دەستور بۆ خۆی بنووسێتەوە باشە پێم وایە زۆر گرنگە بەڕاستی لەبەرەوە لە کاتی خۆشیان لەسەر ئەم مۆزوعانە زیاتر قساکەین ئەم شەو بە بەشێک لەسەر ئەم مەسەلەی بە هەرێمکردنە قسەم کردووە من بۆیە چوومەتە ناویەوە چونکە قەناعەتی کولیم پێیەتی بەڕاستی و ئەو ڕەفیقانە لە بەغاوە لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیانەوە شەویان خۆتە سەر ڕۆژیان سەر شەو خەریکی هەڵسوڕان و کارن لەگەڵ خەڵکی ئەو دەڤەرانە قساکەن بۆیە من داوا لە خەڵکی سلێمانی و دەوروبەری یەکەم لە خەڵکی گەرمیانی ئەەکەم لە خەڵکی هەڵەبجە و ئەوانە ئەکەم لە هەر حیزبێکی هەر ڕەنگێکی هەر بیرکردنەوەیەکت هەیە ئیسلامی کافری جوولەکەی دەنگی خۆت بدە بۆ پرۆسەیە بۆ بە هەرێمکردنی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دەنگی خۆتی پێ بدە بەڕاستی بەڕێی ژێر پێی ئەمانە ڕاکێشە کە 30 دانە ساڵە ژیانن بۆ تۆ نێشتۆتەوە باش نییە من لێرەوە وازە بابەتە هێنم خۆشەویستان ئەوە بۆ یەکەم جار بوو کە من لەسەر ئەم مۆزوعە قسە بکەم و هیوادارم قسەی زیاتر و لە کاتی خۆیان زیاتر و باشتری بەدواتابێ و هیوادارم کە خەڵکی ئەو دەڤەرە نەک 30,000 دەنگ کۆبکەنەوە یا 30,000 واژۆ بەڵکو بەغدا تووشی شۆکەن کە 100,000 واژۆ کۆب بێتەوە نەک 30,000 بۆ ئەوەی کە داوای بە هەرێمبوونی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئەوانە بکرێت من ئەو چاوەڕوانیم لە خەڵکەیە بەڕاستی ئێمە گۆڕانمان دروست کرد ئەوە بوو کە بینیتان بوو بە ئەندام پەرلەمان دزی و پارەپیاکردن و ئالەم بابەتانە ئێمە هەساین ئەمە نەوەی نوێ دروست بوو ئەندام پەرلەمان بچێت لە پەرلەمان دانیشە دیوەخانەکەی ماڵی مەلام سەفا دانیشێ قسەی قۆڕە سوودی نییە ئیتر بەڕاستی مەسەلەی پەرلەمانی و ئەمانە تاقی کراونەتەوە ئەمانە بەسەر شووە بەڕاستی ئەمانەیشمان حیزب هەیە بەڕاستی پێشمان بە حیزب نییە لەبەرەوەی ئێستا باشترین بەدیل بە تایبەتی بۆ ئەم ناوچەیە خۆزگا هەولێری ژوای کردایە خۆزگا کەرکووکی ژوا بکە خۆزگا دووهۆک و بادنانی ژوا بکەن بەڕاستی بۆ ئەوەی کە دەستی ئەم دوو حیزبە پارتی وەکێتی کورد کرێنەوە لە بەڕێوەبردنا بەڕاستی چونکە ئەوانە حکومڕانی ناکەن ئەوانە چەتەیەکەن بەڕاستی بەسەر ژیان و گوزەرانی ئێمەوە ئەوانە هیچیان بۆ خەڵکی کوردستان نەهێشتەوە خۆشەویستان لەبەرەوە من داوا لە هەموو گەنجانەکەم حتا چاوەڕوانی ئەو دەستەی ئێمەش مەکەن کە لە کوردستان هەڵئەسوڕێن ئێوە خۆتان ببن بە خاوەنی مۆزوعەکە ئێوە خۆتان لە ماڵەکانی خۆتانەوە لە دوکانەکانتانەوە لە دراوسەکانتانەوە لەسەر ئیشەکان و کارەکانتان بە دراوسێکەت و کەس و کارەکەت هەرێک لە ئاسی خۆیەوە بڵێ خۆت ئامادە بکە بۆ ئەو ڕۆژەی کە هەڵبژارد نەکرێ و ئەبێ ئێمە دەنگ بین بە هەرێمکردنی ئەم ناوچەیە بە هەرێمکردنی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئەلەم بابەتانە ئەبێ بەڕاستی خۆتان ئەو کارە بکەن یعنی خۆتان ببن بە داینەمۆی ئەم مەوزوعە چونکە بە قازانجی کولی ئەو ناوچەیە بەڕاستی من ئەوە هاتمە کۆتای ئەو مەوزوعە خۆشەویستم ئەم ئێوارەیە
ڤیدۆیشیان بۆ ناردم دیبلۆمات مەگەزێن کۆمەڵێک بەڵگەنامەی خسۆتە ڕوو لەسەر سووتاندنی سنەوبەرەکانی گۆیژە و ڕاپەڕین و بەکرەجۆ ئالەم بابەتانە کە سیاسی قاچاقچیەکان و بازرگانە مافیاکان کردویانە. عزیزان خۆشەویستان، هەر ئەو بە هەرێمکردنە ئەتوانێت بەربەم هەموو بەربەرێتە بگرێ بەڕاستی، بەربەم هەموو دزی و جەردەیە بگرێ لە عزیزان. سێویکەن دەسەڵاتی یەکێتی لێرە بنەماڵی بازاری لە هەولێر و بادنان چیان کردووە خۆشەویستان. ئەگەر تۆ بتوانی ئەو ناوچەیەکەی بە هەرێم ڕزگات بەدەست ئەمانە خۆشەویستان. ئەڵێ 27,000 داری سنەوبەریان سووتانووە کە هەر دارەیان تەمەنی 70 ساڵە خۆشەویستان. ئەمە دیبلۆماتیک مەگەزێن بە وردی باسی کردووە. ئەڵێ لە 1947ەوە لە سەردەمی مەلیکەوە ئەو کاتەی کە پارێزگاری سلێمانی عومەر عەلی بووە 100,000 دیناری ئەو کاتەی یاوە و پێشی وەکو عەلی غابات کە لە گەڕەشی ئازادی بوو کاتی خۆی ڕۆڵی سەرەکی بینیوە لەو کارەیە یعنی لە دەرانی ئەم هەموو سنەوبەرەیە. ئەو کاتە عەلی غاباتێک ئەو مەحافیزەی ئەو سەردەمە زۆر لەمانەی ئێسا شەریفتر بوون بەڕاستی مانگانە بە 21 دینار کاری کردووە و یەکەم داری سنەوبەر لە بناری گۆیژە ئەو ڕواندوێتی خۆشەویستان یان ئەو ناشتوێتی. بەڵام ئێستا لە سا هەفتای ئەو سنەوبەرانە کە 70 ساڵ بەر لە ئێسا چاندویانە لە زمانی مەلیکەوە ئێستا هەر هەمووی داگیر کراوە خۆشەویستان. باشە مسپاسی ئەو گروپاکەم کە ئەو کاریان کردووە بۆیە ناوە کەشمێنان بۆی کە ڕەنجی ئەوان بە فیڕۆ نەڕوە چونکە بەڕاستی ئەوان ئەو بەحسیان کردووە. ئەڵێ کۆسەر ڕەسوڵ و دارۆی شێخ نووری گردی عەلی ناجیان تاپۆ کردووە لەسەر خۆیان خۆشەویستان کە 200 دۆنم زەویە و چواردەوریشیان تەنیوە بۆ خۆیان. آخر کۆسەر ڕەسوڵ تۆ لە هەولێرەوە هاتووی بە حەقی شێ لەگەڵ دارۆی شێخ نووریە 200 دۆنم زەوی لە گردی عەلی ناجی تاپۆکی لەسەر خۆت تۆ چی زەحمەت نەبێ دارەمەیت ها تۆ چیت چۆن نابێ ئەمانە لیان پسەندێتەوە بەڕاستی. ماڵی جەلال تاڵەبانی دەباشانیان داژی کردووە خۆشەویستان کە غاباتێکی تەواو بوو ئەویش. باشە هەر ئەم دارە شێخ نووریە گوایە لەو سەردەما پارەی پێویستە حکوومەتەکەیان هەموو ئەم غابەتەنیان فرۆشتووە. باشە وەکو ئەوانە باسیەکەن 3 سەهم بۆ هێرۆ لە دەباشان 2 سەهم بۆ کوڕەکەی هاوژینی حاکم قار بەڵام دوایی لیان سندۆتەوە یعنی سەهێنی ئەو نییە 2 سەهم بۆ لەتیفی مێردی شاناز ئیبراهیم ئەحمەد 2 سەهم بۆ شاناز ئیبراهیم ئەحمەد دوایی هێرۆ لە شانازی وەرگرتۆتەوە یعنی 872 دۆنم زەویە خۆشەویستان تاپۆی لەسەر ماڵی جەلال تاڵەبانی. باشە 872 دۆنم زەوی عزیزان و خۆشەویستان. ئەمە لە کوێی دنیاشتی وا هەیە ها تو شەرەفتان خۆشەویستان تو ویژدانتان حیزبی بەعس ئەوەی کە لە هەولێر بوون ئەوەی کە لە بادینان بوون ئەوەی کە لە سلێمانی بوون تو شەرەفتان بەعسیەکان کوێیان داگیر کرد کام دەباشانیان برد کام گردی زەرگەتەیان برد. تۆ بەعسیەکەی بینی شوقەیە بکاتەوە بڵێ مەهینی منە تۆ بەعسیەکەی بینی ئەمنێکی بینی خانوویە بکاتەوە بڵێم خانووی منە تۆ بینیت ئەمنێک 100 مەتر زەوی داگیرکار لە سلێمانیە بڵێ ئەمە هینی منە زەلام هەیە شایەتیشتی وا بدە ها ئەو گەدی پارێزگارەکە کۆسەر داگیری کردو ئێسا هەچی مەحافیز لە سەدەمی بەعس و پێشن هاتووە لەوێ ژیاوە بەڵام هەمیشە ماڵی حکوومەت بووە هیچ کای نەبەوە ماڵیش کەسێ ئێستا کۆسەر تاپۆی کردو لەسەر خۆی. باشە گردی شاری جوان کە ئەویش هەر ئەوەیە 123 دۆنم زەویە ئەویش هەرێکێتی دیسە بە دەرخۆنێک کە زەزان چی لێ کردووە خۆشەویستە. باشە ئەڵێ هەر لەمانە 32 دۆنم زەوی بە ناوی ئەم لەتیفەوەیە لەتیفی مێردی شاناز ئیبراهیم ئەحمەد دەیە بیکا بە پرۆژەی نیشتە جێبوون خۆشەویستان. آخر خاڵە لەتیف تۆ 32 دۆنم زەوی چۆ بۆچی بۆ تۆ 32 دۆنم زەوی هەبێ بەڵام ئارام ئەحمەد 1 مەتری نەبێ بەش 1 ئینجانەی نەبێ بۆ ها ئێوە بۆ ئەم هەمووتانە بێ بۆ خەڵکی شتێکی نییە زەحمەت نەبێت لە کوێی دنیا ئەمە هەیە خۆشەویستان. کام لەتیف تۆ چی کردووە بۆ خەڵک کاک ماڵی مام جەلال تۆ پێم بڵێ 872 دۆنم زەوی لە سلێمانیا چۆن بردووتە زەحمەت نەبێت ها ویژدان بۆ ئینسان خۆشەویستان. کاک نەوشیروان کە لە هەمویان باشتر بووە
ئەویش گردی زەنگەتەی بردووە کە 124 دۆنم زەویە واتە 310,000 مەترە خۆشەویستە ئەویش گردی زەنگەتەی بردووە بۆ کوڕەکانی خۆی باشە ئێستا خەڵکیش بەم نەڵێ بوو بخۆ باشە کاکەجیان سێری ئەم هەموو دزە سێری ئەم هەموو بێڕەوشتە باشە کاکەنەوەیش 124 دۆنم زەوی لە ناوجەرگەی سلێمانیا بردووە یاوێتی بە مناڵەکانی خۆی باشە بەتاڵانی بردوێتی مەتی بە 75 دیناری بریمەر ئەویش مامجلال بۆ یاوە لە پارەی دزی ئەگەنا خۆی فرسی نەیەوە لە 2006ەوە نەوشەوام سەفاش تاپۆی کردووە لەسەر خۆی لە مڵکی گشتیەوە کراوە بە مڵکی تایبەتی و لە ئایندەی شاکوڕەکانی ئەیکەن بە پرۆژە وەکو لەتیف دەی خۆشەویستە ئەمە وڵاتە ها بە ویژدانتان سوێنتانێم ئەمە وڵاتە تۆ بە ئارەزوی خۆی بڕۆی هەچی گرد و دار و بەردێ داگیری بکەیت ئەش لە ئارا مەحمەد تۆ بۆ نییە بیتەوە بۆ کوردستان کورە هەی دزی بێشەرەف من نایەمە بۆ کوردستان مشکلە نییە من ئەگەر بێمەوە کەی ببێ یەمەوە حسابەر بۆ ئێوە ناکەم بەڵام ئێوە چۆن نەڕووتانی ئەمە مێژووی ئێوەیە مێژووی ئێوە هەمووی نووسراوەتەوە بۆ کوێ ئەچن مەگە دابنیشن هەرجگەرە بکێشن و دابنیشن فوی پیاکەن بۆ کوێشن زەحمەت نەبێ کاک لەتیف تۆ 100 کیلۆ ئەبی زەحمەت نەبێ ئەم هەموو زەوی و پارەوە بۆ کەیت بۆ کەیتەوێ بۆ کوێتەوێ زەحمەت نەبێ ها ئەها مەحافیزەکەی کەرکووچی لێ هاو بینیتان خۆ نەجبەدین کەریم ئەوە لار بووە بینیتان خۆ ها دەمیە دوو چاڵی هینە ئەوەی کە چەکۆڵی هینە ئەوەی کە بنێشتەکەی بنێشت جا بنێشتکردن ئاوایە ئەمە دارەکەی داری بنێشت ئەچی بە قوڕ چەتۆڵێکی ئاواکەیت و ئەوەکەی چەناکەیە دوو ئەوەیە ئەمەنەی پارە دزی فەرمو بڕۆ بۆ خۆبی خۆ زەحمەت نەبێ باشە لەخوا داواکارم مەرجی هەمووتان ببینم ئێستا باسی مەرگی ئێوەی شەکەم بەڕاستی بۆ کوێ بە زەحمەت نەبێ دەی کوڕی کاک نەوشیان سەفا تۆ 124 دۆنم زەوی بۆ کوێ بێ زەحمەت نەبێت بۆ باوکی کریەکاری کردووە ها چۆن بۆ بە مرچی تۆ سبێنەیەکە بە فێلاوێکی بە ڕیزە شوقەوەی فرۆشیتەوە ها باوکی کاگە نەوشیان سەفا چییە کە زەحمەت نەبێ بازرگان بوو تجار بوو جەلال تاڵەبانی چی کردووە زەحمەت نەبێ ئەم هەموو پارە و هەموو دۆنم زەوی بردووە بۆ قوبات و بۆ پافێڵ ئەتیەوە شەرم ناکەن لە حای خۆتان ها کاک لەتیف تۆ ئەمە بۆ چییە هێرۆخان تۆ ئەم هەموو برد ئەی زەحمەت نەبێ کوای ئێستا لەکوێی بۆ کوێ بێ خۆ برا کفن گیرفانی نییە ئەی هاوار بۆ ئەو نەچاوچنۆکن ئێوە دنیاتان بردووە ئێوە دنیاتان خوارد دنیاتان تاڵان کرد ئێوە باشە ئێستا ئیشڵێ ئارا مەحمەد تۆ قسەمەکە بی ئەخلاقی تۆ چی باسی مامەگیان و کاکەنەوەیەکە یەکەم پیاوی پاک و یەکەم نازان شێتە وەڵڵا ئارا مەحمەد لە هەمووتان پاکترە بە هەموو پێوانەیە لە هەموو تەمەن مادینانیشی کوردم نەخواردەوە بۆچی من پاک نیم کاکە مێژوم لە مێژووی نەوشان سەفا و هەر هەمویان پاکترە تەواو عەرز و ئاسمان و خوش ئەزانێت ئێوە ئەمە ئەخلاق و ئەتوارەکانەوە باشە سێری خەڵکان خۆشەویستان موچە لە کوردستانە نییە لەو کاتەوەی بنەماڵەی بازانی باسی ئابووری سەربەخۆکە نەوت ئەدزێ باشە نەوت ئەدزێ کورد هیچ شتێکی خەڵکی کوردستان هیچیشیان معاشیان نییە بۆریە تەقاوەتەوە لە تورکیا کەسی بنەماڵەی بازانی ئەڵێن چی بەڕاستیەوە زەرەر ئەدا و قوتی خەڵکی کوردستانە ئایا ڕووی باوکی باوکتان ڕەش بێ بۆ خۆتان و بۆ ئەخلاقتان ئەوە قوتی خەڵکی کوردستانە مەسوول بازانی درۆزن های ساختە چی بنەماڵەی بازانی درۆزن ها جا ئەم حکومەتی هەرێمە تەنها ئەو کاتە کورد بە خاوەنی نەوتەکە ئەزانێ کە بۆریەکە تەقێنێتەوە هەر کە بۆریەکە تەقایەوە نەوتەکە دزن و ئەیفرۆشن و پارەکەی بۆ خۆیان نەخۆن بەشی کەسی لێ نایەن باشە ئەی شەیە من خەفەت خۆم بەڵێ وەڵا پارتی کرێکاران نازانم کێ بۆچی تەقاندوە بۆرێ پێغەمبەرێکی هەموو ڕێسەڵ کەڵیان تەقاندەوە بۆچی مانەکەک دوای ئەوەش هاتووە خۆشەویستان لە منتیقەی بادینانە ئازادی هەر نێشتووە بنەماڵەی بازانی باشە من کۆمەڵە ناوم نووسیوە لای خۆم کە بنەماڵەی بازانی هەموویانی زیندان تون کردووە عەزیزان با بۆتان خوێنمەوە بزانم لەکوێ هینم کرد لەکوێ ئەوم کرد شوێنەکە بەرچاوم کرد شێروانی لە 7 دەی 2020ەوە لە دهۆک گیراوە شڤان سعید بەرۆشکی کە مامۆستا و چالاکەڤانە ئەویش لە 22 دەوە گوهدار زێباری ڕۆژنامەوان ئەویش لە ئاکرێ لە 22 دەوە یەیاس کەرەم ڕۆژنامەوان ئەویش لە دهۆک هەر بە هەمان شکەڵ هاریوان عیسا چالاکەڤان لە سمێڵ گیراوە
بەدەل بەرواری چالاکەوان لە دهۆک لە 18ەوە لە زیندانایە. ئومێد بەڕوشکی چالاکەوان ئەویش لە 18ەوە لە زیندانایە. مەسعود شەنگاڵی مامۆسا لە دهۆک، سلێمانی کەمال هاریشی مامۆسا لە ئاکرێ، سلێمان موسا زێباری چالاکەوان، ساڵح عەبدولجەبار مامۆسا لە شیرازێ، جەمال خەلیل سندی مامۆسای زانکۆی زاخۆ، بەندەوار ئەیوب ڕەشید چالاکەوان دهۆک، پاهڵەوان عادل بناوی دهۆک، کارکەر عەباس عەلی ڕۆستینکی چالاکەوان، وڵات گەودا ئەویش گیراوە لەگەڵ دکتۆر عامر. ئەم هەمووە لە بادینانە ئێسا لە پاراستنەکەی بنەماڵەی بازانیە زیندان خۆشەویستە. تاوانی ئەمانە تەنها ئەوەیە ئەڵێ دزی مەکەن، ئەڵێ بێڕەوەشی مەکەن، ئەڵێ تعدا لە خەڵک مەکەن، ئەڵێ بەسە تاڵانی، بەسە نۆکەراتی بۆ میتی تورکیا، بەسە نیشی مافرۆشن بنەماڵەی بازانی. هەموو ئەم پیاوانە ئێستا خراونتە کونە تاریکەکانی بنەماڵەی بازانیەوە تەنها لە بەرەوەی کە داوای ئازادی و داوای مافەکانی خەڵکی کوردستانەکەن. خۆشەویستە، پێویستە خەڵکی کوردستان لەمانە بە خاوەن دەرکەوێت لە حەقیقەتە. ئەمانە ئەو پیاوە جوانانەی نیشتیمانی ئێمەیە کە لە پێناوی ئازادیە ئەوەتان لە زیندانەکانی پارتی بنەماڵەی بازانیە ئەشکەنجە ئەدرێن بەڕاستی. ئەبێ بە هەموو ژیانمانەوە ئێمە دیفاعیان لێ بکەین و ناوەکە نەبدەین بە هەموو منەزەماتانی دنیا کە بنەماڵەی بازانی خەریکی چ بەربەرێتێکە لە بادیناون لە هەولێرە عەزیزان. باشە، ئەڵێ چی؟ گۆڕانمان دروست کرد، وتمان ئینشەڵڵا ئەم بزوتەوەی و کاکەنەوە ئەتوانین بەیەکەوە ئەم یەکێتی و پارتیە لاوازکەین و ئاڵ و گۆڕێ بکەین کەچی گۆڕان لەوان بووە بە دەستتر. باشە، شۆ لەگەڵ پارتی و یەکێتیە ئێستا خەریکی حکومەت خەریکی دزیکردنی خۆشەویستە. بە ویژدان و خۆشەویستان لە دێژای 1 ساڵی ڕابردووە ئەو کەسەی کە جوێنی بە مندابێ ئێستا پۆسی وەرگرتووە. باشە، هەموو ئەوانی کە ژێن بە ئارام ئەحمەداوە پۆسی وەرگرتووە. ئەگەر خۆشی وەری نەگرت بێ براکەی، خوشکەکەی، ژنەکەی، ئامۆزاکەی پۆسی وەرگرتووە. یعنی هەر هەمویان کە من ڕاستیەکانمەوت لە پێناوی پۆستە جوێنان بە ئارام ئەحمەدەدا خۆشەویستە. باشە، لە پێناوی پۆست. ئێستا هاتووە مەجموعەیەشی لەم ڕۆژان داناوە سێری ئەمەی کە گۆڕان ئێستا ئەیکایەتی و پارتی هەڵنیان کردەوە خۆشەویستان. ئەڵێ سێری ئەم پۆستە ژنی داناوە ئەڵێ شارەزا لە سەرۆکاتی هەرێم. تو شەرەفتان شتی وا هەیە لە دنیایە. تو شەرەف پۆست هەیە لە سلێمانیە، ژنێ لە بەریتانیا بێ یا لە نەرویج بێ یا لە سویدە بێ یا لە کوردستان بێ بیبێتەوە بۆ هەولێر بڵێ ئەم پۆستە شارەزا لە سەرۆکاتی هەرێم. شارەزای چی کاکە؟ بەس موچە وەرەگرن. ئەم دوو دەرەسەیە چیە کاکە؟ چییە؟ شارەزا سەرۆکاتی هەرێم یعنی چی؟ ڕایشکار لە سەرۆکاتی هەرێم یعنی چی کاکە؟ یعنی ئەمە چییە؟ یعنی تۆ بڵێ لانیکەم بڵێ شارەزا لە کاروباری مستەفای سەید قادر دادەگیان، عومەری سەید عەلی مەڵێ شارەزا سەرۆکاتی هەرێم، بڵێ شارەزا لە ئیش و کار لەگەڵ مستەفای سەید قادرە. باشە، چونکە مستەفای سەید قادر هەر ژنێ لای خۆی دائەنێ ئەبێ سێکسی لەگەڵاکە مستەفای سەید قادر. ئەوە قانونێتی. نازانم ئەو ژنەی چۆن خەتاڵەتی ناکێشێ کە ئەو هەمووشتە قبوڵەکە بەڕاستی لەو کابرایە کە هەموو کورد ئەزانێ چونکە مستەفا پارەی هەیە ملی ئاوا شۆڕ کردووە، خۆی ژنی کچی کوڕی هەمووی ملیان شۆڕ کردووە، هەچی بێئەخلاقیە قبوڵیانە بەس لەبەرەوەی پارەی هەیە بەڕاستی. ئەگەنە هەموومان ئەزانین تەواوی ئەو ژنانەی کە مستەفای سەید قادر دایانەمەزێنێ هەر هەمووی بۆ سێکسە، بۆ شتێکی تر نییە درۆکە. با باش بیزانن کەس خۆشی شەریف نەکات لای ئارام ئەحمەد، کەس. ئەرەوەڵە ئەمەیە گۆڕانەکە کە دامان مەزان خۆشەویستە. ئەمە بوو کە بینیمان ئێستا لە یەکێتی و پارتی چەپەڵ و پیستر. باشە، حەمەی شێخ وەهاب کە لەسەر دزی گیراوە ئێستا لە زیندانایە کە خەریکە بەتەواوی بەسەر یاساغا بێتەوە، عومەری سەید عەلی، مستەفای سەید قادر، نێچیرەڤان بازانی هەموویان لەسەر خەتن. باشکەم لەو بیهێنن بۆ سلێمانی یا بۆ چەمچەماڵ بتوان کەیسەکەی بۆ سوکەن و کێشەکەی بۆ حەلکەن. باشە، عومەری سەید عەلی تۆ نامری ئەچی حەمەی شێخ وەهاب دیفاعی لەکەی کە لەسەر دزی گیراوە؟ ها تۆ بەڕاستی داناوەشەی شەریکە دزی خۆتە یایی کوڕهەتیۆکای نەشەم سەفایە بۆ دیفاعی لەکەی عومەری سەید عەلی تۆ نامری بۆ دیفاعی لەکەی کاکە؟ کاربان دزی کردووە، دایان بلێن دەلا دزراوە زەحمە نەبێ بۆ دیفاعی لەکەی کاکە؟ بەریە کەچی تازە هەر دزە هەتا ئەوە ئازادی کرد، هەمووتان هەر دزن بەڕاستی. جا لەسەر ئەم ڕاستی وتنانە خۆشەویستان، لەسەر ئەم ڕاستی وتنانە چیان بۆ ئارام ئەحمەد کرد عەزیزان؟ چیان بۆ ئارام ئەحمەد کرد؟
باشە کوڕەکانی نەوشوام سەفا لە ماڵ نەوشوام سەفا دانیشن کاکە ئێمە چۆن دەمی ئارا مەحمە ببەسین بەڕاستی چی بکەین دەمی ئارا مەحمە ببەسین تەلەفۆنیان بۆ من نەکرد ئەنو کاک ئارام گیان کاکە ئێمە ئامادەین مانگانە ئەو نەپارە بینێ ئەوە بنێ مۆڵات زیایکەن ئەوە کەمە بۆ نمونەگە بیان تا 2000 بەخوا 2000 کەم بیکەن بە 3000 بیان تا 3000 بەخوا سێکەم بێن بیکەن بە 4000 با شوقەیەکیشی لەگەڵا بێ بەڕاستی باشە ئاوا حسابیان سەر مۆزوعەکانە کرد باش نییە لەسەر ڕاستی وتن هەچی بێ حرمەتیە بە ئارا مەحمەیان کرد خۆشەویستان هەچی جوێن هەیە بە ئارا مەحمەیان والله بەبیللا ئەو خەلیل سەرکانیە نامەردە کە ئێستا باسیتان بۆکەم کە کوڕەکەی چی کردووە ئەو خەلیل سەرکانیە دلاوەری حاجی عوسمان کە پێنجوێ نییە سوێن بە خودا لە پاڵتاکەوە هەتا ئەم دوێنانش من لەسەر ئەو دلاوەرە 100 شەڕم کردووە لەبەرەوەی کە پێنجوێنی بوو ئیناخۆ هینی ئەوە نەبوو کە دیفاعی لێ بکەم باشە لەبەرەوەی کە پێنجوێنی بوو کەچی ئەو کوڕە ئەوەندە ئازایەتی تیان نەبوو لە گردەکە بە کوڕەکانی شانسەفا و بە خەلیسەکانی بوتایە با بە ئێوە بۆ واکەن کاکی گیان ئەگەر ئارا مەحمە قسە بە ئێمەڵە توش قسە بە خۆی بڵێن بۆ قسە بە دایک و خوشیاڵێن کاکە من 4 خوشکم هەبوو 6یان کردبوو بە حیز و بە ئەخلاق لە گردەکە کاکە منیان کردو بە سەرۆک باند و بە مافیا و بە دس باشە لە کاتێکە هەموو کورد ئەزانێ من لە ڕاپەڕینەوە دژی یەکێتی قساکەم خۆشەویستان ئەگەر من دز بوومایە ئەو هەموو ساڵ لە پاڵتاکە ئەو هەموو ساڵ لە فەیسبووکە چیم نەکرد بە جەلات تاڵەبانی چیم نەکرد بە هەموو سەرانیەکێتی بە کۆستت ئەیانتوانی هەر لە یاساکەی خۆیان پۆلیسیان بەدەستەوە بوو ئاساییشیان بەدەستەوە بوو دەستگای زانیان بەدەستەوە بوو هەمووشیان بەدەستەوە بوو ئەیانتوانی 50 مەلەفن بۆ دروستکەن بیان تێ ئارا مەحمەد دزە سەرۆک باندە ئەمە ئەوەیە بەڵامیشێتی قەندەسی بۆ ئەوشتان نەبن چونکە ئیزانی ئارا مەحمەد لە ئاوی بەیانیان پاکترە باشە بەڵام گۆڕان ئەوەندە بێشەرە بوو ئەچون پەنایان بە هەچی بێحرمەتیە بە ئارا مەحمەد برد چونکە من دز نەبووم پیاوی کەس نەبوو باشە ڕۆژێ پیاوی پاراستنە ڕۆژێ پیاوی لاهورە ڕۆژێ هیچ شاسوارە ڕۆژێ هی نازان فڵانە فیسارە بە زۆر ناتوانن خەڵک پیسکەن خۆ بە زۆر نابێ کاکە ناکرێ ناکرێ کوڕی نەوشوام سەفا تۆ 10 ملیۆنی باوکی بۆی دزیوی بۆ تۆ دەوێت چێ دوێ ئارا مەحمەدکەی بە دزووە بێ ئەخلاق ناتوانی خۆ بە زۆر نییە کاکە بە زۆر نییە ئارا مەحمەد لە هەر حەوقەڕەی دنیایە بەشی ئینجانی عەرزەی نییە تۆ چۆن منەکەی بە دزووە پیا و خراپ ناتوانی باشە وەکو شاعیر وەکو نووسەر لە ژیان مەدینانێکی حکومەتەکەتان بۆ نەگرتووە کاکە چۆن ناتوانانی منەکەی بە دزووە بە خراپ خۆ بە زۆر ناتوانی کاکە چێ ناتوانیت باشە ئەو خەلیل سەرکانیە کە ئێستا بۆتان باسەکەم لە گردەکە ئەوە عەلی حەمەساڕە پێیوتم ئەوە عەلی حەمەساڕە لە ژیان ئەمەوە پەنجەکە بۆ چاوەما لە دوکانەکەی هاندەری جەمال ڕەفعەت لە کاوخانەکە پێیوتم وتی ئەوە کەی زەرامەکە کە قاچ لەسەر قاچ ئاوا توێتی هاها نیوەی ئەم شارم والێ کردو ینی بەژنی ئەو شارە خەڵکی سێمانی بۆ نایەنە بەشەق ئێوە زەحمەت نەبێ چۆنە بێ خەلیسەکانی لە گردەکەەوە دابنیشێ بڵێ نیوەی ئەو شارم والێ کردووە نیوەی ئەو شار یعنی خوشکی من یعنی کەسوکاری من یعنی هی تۆ هی ئەو هی ئەو بۆچی نایەنە بەشەق زەحمەت نەبێ چۆنە بێ کەسە لە گردەکەەوە بە هەموو نوکچانی سلێمانی بڵێ زەحمەت نەبێ بۆ ڕۆژی 100 فی لێ ناکەن ئێوە بۆ لێ ناکەن ئەمە ئەچوو ئەگەڕا ئارا مەحمەد ئەمە سەرۆکی باند بووە و ئەمە دزی کردووە و ئەمە دایکی حیزە و ئەمە خوشکی حیزە و ئەمە چیە کاکە خوشکێکی داماوی من خۆشەویستان عەزیزان والله ئەو خوشکەم لە 2009 مرد کە گۆڕان دروست بوو عمەری سەیعەلی خۆش بۆ تەعزیەکەی کاک نەوشیروان خۆی نامەی سەرخۆشی نووسی بوو بۆ باوکم هەموو سەرانیەکێتی گۆڕان چوو بوون بۆ تەعزیەکەی خوشتێکی تەمەن 39 ساڵە قوڕ بەسەری داما و من ئێستا کە لە 2009 مردووە 26-27 ساڵیشە هەر نەمبینیوە من کاتێک کە تووشی نەخۆشی بوو کە مرد بە هاوسەرەکەی وتبوو تخوا بەشکم تەلەفۆنێکی بۆ بکەی لە سکایپەوە بتوانم بیبینم سکایپم لەگەڵا کردوتەوە یەک تۆزی ما بووە بە نەخۆشی هەفتە دوای ئەوە مرد بە سکایپ ئەو خوشکەی خۆم بینیوە 10 دقیقە تو خوای ئەوە شەرم ناکەن جوێن بۆش نەداماوەدەن باشە چیاو نما من ناتوانم 100 چیرۆ بۆ خوشەکەی ئەوە لە بەیتەنا دروستکەم ئەگەر نامرد بم ناتوانم بۆ ژنوکشی ئەوە 100 چیرۆ دروستکەم لێم نایە دەمم نییە دەست و قەڵەمم نییە خۆ هەمە بەڵام من خاوەنی ئەخلاقم من خاوەنی کەرامەتم بەڕاستی من خاوەنی ئابڕووم بەڕاستی کاکە چی بە خۆم بڵێن بەڵام بۆچی بە خوشکم ئەڵێن بۆچی بە کەسوکارم ئەڵێن کاکە ئێوە چۆن داناوەشێن بەڕاستی بۆ وازانی ئەم شتانە هەروە بیرەچێتەوە ئێوە لە ژیان تانا منتان بینیوە باسی ژنی کەسێ بکەم منتان بینیوە باسی خوشی کەسێ بکەم منتان بینیوە باسی ناموسی کەسێ بکەم حتا هی بنەماڵی بازانیش هی سەرانی یەکێتیش قەت بینیوتانە بەڕاستی نە تۆ ئەخلاقی من نییە ئێوە بۆچی نایە ئەو خوشکەی منتان برد بۆچی ئێوە هەموو جوێنتان بە خوشەکەی من نا
دوو هەفتە بەر لە ئێستا هەر ئەم خەلی سەرکانیە کە پیاوی چیا و نمایە لە گردەکە باشە کە دائەنیش لەگەڵ دلاوەری حاجی عوسمان و لەگەڵ ویسم محەممەد و ئەمانەیە باسییان چیرۆکیان ئەهۆنیەوە بۆ ئارام ئەحمەد خۆشەویستان هەڵەسێ کوڕێکی هەیە خەلی سەرکانی بە ناوی سەرکان دوو هەفتە بەر لە ئێستا تەلەفۆنەکە بۆ کوڕێک کە ناوی ئەلەندە کوڕی کابراکی زەڕەنگە لە سێمانی و پیاکی محتەرەمیشە بەڕاستی کوڕەکە تەلەفۆنەکە بۆ کچێک کە تەلەفۆنەکە کوڕەکەی خەلی سەرکانی هەڵێگرێت سەرکانی کوڕی مناڵێکی دووسکە لێ باش هەر ناگی ڕسمەکەی بڵاو مناڵێکی دووسکە لێ بەڕاستی تێگەی کاکە تەلەفۆنی کچەکە ئەم کوڕی خەلی سەرکانی هەڵێگرێت ئەم کوڕش پێڵێ ئەلێەوە تەلەفۆنە چیەکە بەدەستی تۆ خۆم تەلەفۆن بۆ تۆ نەکردووە تەلەفۆن بۆ کچە کردووە دەستەکەن بە جوێندان و ئەمانە بە یەکتر کوڕەکەی خەلیل ئەڵێ بە ئەلەند باڵێن بۆ کوڕە زەڕەنگەرە ئەڵێ ئەگەر پیاوی وەرە بۆ سۆپەرمارکێتەکەی فۆریو لەوێ بەرەو ڕوون بەرەوە وەڵا ئەمیش هەڵەسێ سەعاتی دوو چارەکی شەو هەڵەسێ ئەڕوا بۆ ئەو مۆعیدە هەرکە ئەڕوا بۆ ئەوێ ئەم هەتیوە جەبانەی خەلی سەرکانی هەر نایارە کوڕەکە دابەزێ یەکسەر سێ فیشەکەنێ بە دەرگاکەیەوە کوڕەکە دابەزێ سێ فیشەکەنێ بە قاچی و شتێکیش ڕێزم بۆ هەمووتان هەیە پێم وایە بە شوێنێکی خراپی کەوتووە هیوادارم کە هین بێکە سەلامەت دەچێت باشە سێ فیشێکی بە سیارەکەەوە سێ فیشێک بەڕانی و فیشێکی بە شوێنێکی تریەوە خەلی سەرکانی کە لە پاڵ دەسینەوە شوام سەفا و گردەکە دانیشتووە ئەڵێ من کوڕتەسیم ناکەم بە یاسا و بە پۆلیس ئارێ مدیری ئاسایشی سلێمانی وەسا حەسەن تۆ کوێی زەحمەت نەبێ یا خەریکی قاچاقچی هێلکە و دووجی ئاگارێ نییە مناڵی خەڵکێنە بەر فیشەک لە گردەکەەوە بۆچی زەحمەت نەبێ ناڕۆی بیگریت ها مدیری شۆرتەی سلێمانی تۆ پارە لە سۆزانەکان ژوەرەگری ئێستا باس دەکەم بۆچی ناشی بیگری زەحمەت نەبێ بڵێ خەلی سەرکانی تۆ کێی ڕێگە نایی کوڕەکە تەسیبی یاسا بێت و تەقەی لە خەڵک کردووە زەحمەت نەبێ باشە هەتاوەکو ئێستا کوڕەکەی تەسلیم نەبووە بە یاسا هەوڵی یاوە لەگەڵ عومەری سەیعەلی و شووە بۆ بنەماڵی شەرمەگاییەکان مەجموعەی پیا و کۆ کاتەوە بەش و میشەڵا سڵحکەن و چیوا لەم بابەتانە کاکە خوێڕیەک هەڵسێ تەقە لە گەنجێکەکە چوار ڕۆژەکە تەقە لە کەسێکی ترەکە کاکە سڵحی چی شتی چی ئەبێ یاسا ڕۆڵی خۆی ببینێ کاکە ئاسەن ماڵی ئەو ئەلەندە ئەگەر لێی خۆش بن شەرمە بەڕاستی لێی خۆش بن هەر شەرمە حەیاچوونە قەیناکە ئەگەر شەرع عەشایری مەکە بەڵام بێ یاسا بڵێ بێ یاسا بۆزۆک و کوڕەبێ باجەکەی بدا بەڕاستی باشە بەڵام خەلی سەرکانی ئەچێ دائەنیشێت دیفاع لە کوڕەکەیە کە تعدای لە خەڵک کردووە تەقەی لە خەڵک وەسە مەسائلی ئەخلاقیش باشە ئەبێ خەین پێمان بڵێ ئافرەتە کێوە ئەو کوڕە دیفاعی لێکا زەحمەت نەبێ چیەوە ئافرەتە بۆچی دیفاعی کردووە خەی بۆ خەڵک کوژە لەسەری مەسەلەکە چییە ئەمە پیشەوە ئەخلاق و ئەتوارەکانە خۆشەویستان ئەمانن کە باسی گۆڕانکاریەکەن دەی باشە خەلی سەرکانی کە دوو ساڵ بەپاڵی مەسلوب لە ماڵی بازانەی هەڵا ئەمە ئەخلاقی خۆی و کوڕەکەیەتی خۆشەویستان باشە کە بە دایک و خوشتی بنی بە حیزت زەکرد ئەمە خۆی ئەخلاقەکەیەتی زەحمەت نەبێ بۆیە خۆشەویستان هەموو کە لە چاوی خۆی سێرەکە والله بە بیللا بە ئینسانیەت هەر کەسێ دز بێ خەڵکی پێ دزە دەی کاکە هەر ئاوایە خۆی ئەمە قانونە بەڕاستی چونکە خۆیان ئاوا لەبارەی ئەخلاقی و لاوازن خەڵکیان بێ ئەخلاق خوشکی دامایی من کە 2009 مردووە 2000 بێ حرمەتیان بۆش نەدامەوە کردو باشە خۆشیان ئەمە ئەرشیفەکەیانە ئەمە ئەخلاق و ئەتوارەکەیان باشە ئەوە ئەویشتەوە خاڵێکی تر کە ئەمەوێ باسی بکەم و خۆشەویستان ئەویش زۆر کەس پرسیارم لێکا ئەڵێ باشە کاگارام هەندێک لەم مەسئولانەی پارتی وێچێتی ئەمرن ئێمە هەڵوێستمان چۆن بێت ئەمەوێ ڕاست و ڕەوان پێتان بڵێم من نازانم مەسئولینی پارتی وێچێتی چۆن لە ڕوویانێ بمرن بن تێناگەم بەڕاستی زۆر بێحەیان ئەمانە کاکە بەڕاستی زۆر بێحەیان چۆن لە ڕوویانێ بمرن کاکۆسە ڕەسوڵ مەسعود بازانی فلان 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 هەمووتان چۆن لە ڕووتانی ئێوە بمرن بەڕاستی مردنی جوان جەلالی مەلەکشایە شاعیرەکەی سنە لە ساڵەکانی 83 و 84 من ئەو کاو پیاوە ئەناسم شاعیرێکی جوان نیشیمان پەر ئەوە لە ڕوویە بمرێ بەڕاستی کەچی کە وەختی جەلالی مەلەکشا ئەمرێ نێچیرەوان بازانی و نازان کوێ سەرخۆشی لە بنەماڵەکەیەکەن ئەی سەرانی یەکێتی ئەی حاکم قادرەکان ئەی وەزارەتی ڕۆشنبیری
ئەی نێچیر و مەسول بارزانی ئەی لاهوری شێرجەنگی و پاڤێڵ تاڵەبانی ئەی فڵان و فیسارەکان بۆچی بە دێژایی 10 ساڵی ڕابردوو نەتانتوانی مانگی 500 دلار بنێن بۆ جلالی مەلەکشا لە سنە بۆ خۆی بیخۆ لە خانشی قوڕی نابوو خۆ بە قورئان مەسئولتان هەیە شەوی یەک دەفتەرەیە بە 1 سێکس بەم ژنانەی کەتن دروستەکەن هەنێ کچێ ئێستا خەریکی ڕێکلام و سێکس فرۆشن بەڕاستی خەتن دروستەکەن و دەموچاو دروستەکەن بەو ژنانە یەک دەفتەرێن بە 1 سێکس شەوانە باشە نەتوانی مانگی 500 دلار دابنێن بۆ جلالی مەلەکشا بۆ ئیلانیکەم لە برسانە برێ تازە ئەڵێن جلالی مەلەکشا شاعیرێکی وابوونەتەوەی و نیشیمان پەروەر و سەرخۆشی لە بنەماڵەکەیەکەن نێشی لەوان بازانی نەتەتوانی ئەم کارە بکەی ئەی بۆ نەتان کرد تازە کە مرد بۆچی نەتان کرد کاک لاهوری شێرجەنگی تۆ بۆ نەکرد خۆ توانی هەر مانگی 500 دلارم بۆ نردەم و کاکە تۆ شاعیری تۆ نووسەری تۆ خەریکی تۆ مەشغەڵەتەیە کاکە من دراسەم کردووە لە 100 فەیلسوفی ئەم دنیایە 5 کەسی ژنی هێناوە 95 ژنی نەهێناوە چونکە خۆی تەرخان کردووە بۆ فەلسەفەکەی کان بە ژنێک ئەڵێ من ئەمەوێت داوای تۆ بکەم و زەواجم لەگەڵا بکە باشە لە دواییە خەریکی کتێبێک ئەبێت کە بە کتێبەکەەوە مەشغوڵە بێ ژنەکەی بیرەچێتەوە 2 ساڵی پێچێ دوای کتێبەکە پەیوەندیە کاتەوە بە ژنەکەەوە کە بزانێکە بۆ زەواجەکە چی بکەن ئەڵێ سێرەکە شووی کردووە مناڵێکیشی هەیە باشە ئێوە نەتوان یارمەتی 4 شاعیر و 4 نووسەر بدەن پارەی ئێوە هەمووی بۆ ئینسانی لۆتی و بۆ ئینسانی کۆمەڵە نەخوێنەوار و ئارەم بابەتانەیە بڕۆ لە منتیقەی هەولێرە لە منتیقەی سلێمانیە هەموو پیاوە جوانەکان ژنە جوانەکان پیاوە عاقڵەکان ژنە عاقڵەکان هەر هەمووی وەکو پشیلەیەک یاکو ئالام ئەحمەدێک لە کونێکات خزێنراون هیچ شتێکیان بۆ ناکرێ تەنها کۆمەڵی خەڵکی ساختەچی و خوێڕی و شێت و شبری ناو ئەو مجتەمەعە ئەهێنن لە تیڤیەکانەوە ئیبرازیانەکەن و مامۆستا دوایانەکەون وەکو ئەم گۆرانی بێژ نازان کێ ئەمانە باسییانەکەن کاک کۆمەڵێکن بابەتانە هەن نازان خۆ من ناوەکەی نازانم بەڕاست باشە هەین کۆمەڵە شێت و شبری عەقڵ ناتەواو بەڕاست ئەمانە هێنن بۆ پیاوە باشەکان شاعیرەکان نووسەرەکان هیچ کەسێ یارمەتییان ناکە کاکە کەس ناچێ بەلایەنە کێ لە شێرزا حەسەنە پرسێت باشە شێرزا حەسەن بەیانی بێ لە سۆشیال میدیایە یا لە فەیسبووکە بۆ نمونە کۆڕێ بکە 200 کەس ناچێت باشە بەڵام نەخوێنەوارێ ناوی خۆی نازانێت 2000 کەس گوێ لێگرێت باشە خۆشەویستە هەر شێتە شێت مایکەکەی بەدەستەوەی فڕێیە واکە 200 کەس گوێ لێگرێت کاکە ئەی ئەمی چێتی پاتە چیە وەزارەتی ڕۆشنبیری تۆ خەریکی چی نازانم کابرا سنەوزلەکە هەیە ئەوەی هەڵەبجە حەمە سەعید خەریکی چی تۆ کوڕی باش ئەوانەی پێش تۆ بۆ نمونە بۆشی نەتان کرد پارە بدرێ بە 4 شاعیری وەکو حەمە عومەر عوسمان خۆی کوشت باشە خۆی کوشت لەبێ پارەیە والله بە ئیلاهی ئەو حەمە عومەر عوسمانە ڕۆژێ بەمری وتی گوناحە لە سلێمانیا بمریت وتی تاوان لە سلێمانیا بمریت ئەو شاری کە بەقی هەموو دنیا ئەو شاری خۆشەویست باشە نەتانتوانی شاسواری هین شاسوار عەبدولقادرێکێ لەسەر ئەو یەکەم جار شەڕم بوو لەگەڵ شاسوار حەمە عومەر عوسمان باشە داوای 500 دلاری خۆڵی لێ کرد نەیبوو لە خانۆکە دەری کرد لە شۆخەکەیە ئەو نامەردە ئەو شاسوارە لەو کاتۆی تەڕقم لێتی لەسەر حەمە عومەر عوسمان باشە تەلەفۆنم بۆ گوتم نامەرد واز لەو کوڕە بێنە لەو خانەدانی حەمە عومەر ڕەمزی ئەو شارەیە 500 دلاری خۆڕی هیچ نییە باشە تۆ ئەی بۆ 200 دلار لە ئوتێلێکە خەوی شەوی 1000 دلار ئەیت هین 800 ئیرۆ دەی بە ئوتێلێک باشە ئەوەی کە سیستەمەکەی ئاوە لەسەر ئەوە خەوی 500 دلار چییە تۆ 75 میلیۆن دلاری حکومەتەکەی هەرێم و لەلایە لێوە ناگرێتەوە کەشی ئێش لێ وەڵام هاتووم مەمە گۆڕانکاری کردی پاتی لابم تۆ شەریکە دزیانی شاسۆجە باشە کەس نەبوو کاک پاڤێڵ تاڵەبانی تۆ بۆ نەوتوانی یارمەتی چوارێک حەمە عومەر عوسمان بیت پارەی ئێوە بۆ چییە بۆ هەر ئەیەن بە سێکس و بە ئارەق و بە حەشیش و بە جگەرە و بە ڕابواردن و بەمانە بۆچی چوار پیاوەتی پێوە ناکەن بۆچی چوار ئینسانیەتی پێوە ناکەن بۆ شاعیر و نووسەر و خەڵکی باش و خەڵکی شەرافەتمەند کە دەست قەناعەتی بە دزیکردن نییە باشە بۆچی نایکرد بۆ هەر بۆ خۆتانە لە سەرانێکێتیا هەیە لە پارتیا هەیە جارە شوێنەکەیە لە هینەوە پێڵێن جادەی هین جادەی سەلاحەدینە نازانم کوێ ئەوە 8 فەساد خانەیە خۆشەویستان
شوێنەکەی پێڵن جادەی شەقڵاوایە جازان ئەمەی سەیڕەش و ئەوانش من شارەزانی بەڕاستی هەر فەساداوایە بەڕاستی هەر کۆمەلگیان وا لێ کردو خۆشەویستان باشە هەرچی کش لەو کوردستانە هەیە ئەوەی کەقنی ئاوا دروستەکات و دەمودێ و مەمکی دروستەکە و ناوقە باریکات و ئاوا لەسەر لا ئاواقنی ڕسمی قنیەگرێ پیشانی و عالەمەیە بەویژدانم هەمووی دەنشی ئەو پیاپیل و قڵخنانەی پارتی وێشێتین خۆشەویستان هەموو ئەوانە هەیانە ئەڵێ وڵا من کۆمپانیام هەیە لە مای ساڵەکە پێیان کردو ئەی تاعان شەو ئارەقی کردوتەوە ئارەقی شین و مۆری دەراوە هەتا بەیانی لە باخەکەی فڵان و فیسان مەسئولە ئەی تاعان بە ساڵی بەخانی کۆمپانیا ئارام ئەحمەد بە کرێکاریش نابێ بە ساحەبی پاسکیرێکی خوێڕیش تۆ ئیشەکە وایە جادێکیان ئەی شتەیە بڵێ چی ڕێزی بگرم بڵێ مەڕاشنێکی باشی و احترامێ بگرم وەڵا لەش فرۆشیت وەڵاهی سۆزانیت ئیتەوەی بۆچی ناخۆ ئەوە ڕاستی لەش فرۆشی تۆ سۆزانی تو ئەلە وەڵا ئەی بۆ چوار پیاوەتی پێوە ناکەن سەرانی پارتی وێشێتی ها جاکە قسەشیان لەگەڵ ئاکەی وەڵڵاهی کاگەڕام ژیان بە قورئان قسەکانت ڕاستە کاکە وەڵڵاهی دزی هەیە گەندەڵی کورە بە کۆشەڵ قسەی لەگەڵ ئاکەی ئەڵێ دزی و گەندەڵی هەیە هاوار ئەیلەوە بە کاک حاکم قار قسەی لەگەڵ ئاکەی کاکە وەڵڵاهی دزی هەیە و گەندەڵی هەیە عومەر فەتاح وەڵا دزی گەندەڵی هەیە دلێری سەی مەجید بەخوا ڕاستەکەی دزی دلێری هینێ کاک محموود سەنگاوی کورە کاگەڕامی دزی و نازە شێوەتە ئەیلەوە کەواتە دزەکە ئارام ئەحمەد کەواتە گەنەخۆرەکە ئارام ئەحمەد ئەیلەوە ئەی چی کۆمەلگای ئاوا وێران کردو زەحمەت نەبێ چی کردی ها بۆ کوڕینەوە 1624 دۆنم زەوی داژیکە لە گردەکەیە بۆ ماڵمامجە لە حوسە و ئەو دۆنم داژیکە لە دەباشانە بۆچی کۆشت ئاوارەی دەروێشی سێ عەبدولکەریمە بۆ بێ ئەو هەموو زەوی داژ ئەو گردە داژیکە لە سلێمانیە کاکە چییە یعنی 4 ساڵ پێشمەگە بۆ چای دەراوە چییە بۆچی بۆ داگیریکەی تۆ چی شێدانیشێ والله عەزیزە کش ئەزانم ناوی شوێنەکە ناڵێم هاتووە بۆ ئەڵمانیا بۆ هۆڵەندا لەگەڵ برادری خۆما قسەی کردوتی وەڵام من فیزەمە گرتووە لەسەر ئەوەی کە بێم لێرە دراسەکە لەسەر سکەی قیتار و ئالەم بابەتانە قیتارەکەی ماڵی ماڵی مستەفا سیروان بازانی نردوێتی دوو دەفتەری یاوە تێ فیزەی بۆ گرتووە بۆ خۆی بێ لە ئەڵمانیا و لە ئەوروپا لە هۆڵندا بۆ خۆی پیاسە بکات ئەمە عەلە ئەساس وەکو فیزیکی وەکو بە ناوی ئەوە ئەچێ بزانە کە مەسەلەی بۆ ترام و بۆ قیتار و بۆ سکە و ئەمانە ئەوە بکات بۆ سێکسە کاک بۆ سێکسە هەر هەمووی کاک هەمووتان لەش فرۆشن کاکەش تەواو بە قورئان دایکم لە قەبلەکە زینوو بێتەوە بڕوە ئەو قنەی ئاوا بەرزکاتەوە ئاوا ڕەسم بگرێ لەش فرۆشە بڕۆژکاتم لێ بکەن حەزەکەی ئەوە لەش فرۆشە دایکم زینوو بێتەوە لە قەبلەکە کە لە کۆڕەوەکەوە مردو لە ئاوارە بوونەکەەوە بەیانی زینوو بێتەوە ئاوا قن بەرزکاتەوە ئاوا ڕەسم بگرێ ئەوە سۆزانیە بە پارەیە ئەو مشتەی بە پارە کردووە مەجالی تیا لێ بەڕاستی بە پارەی ئەو مەسئولە شەڕە خۆرانە بەڕاستی ئەوە حقە دەکەیتی کەسی خۆی بانەیە جا هەیشەشی دانیشە لە فێسبووکە ئاوا ڕسمی کردووە عەلە ئەساس زۆر تۆ هەمووی دەست کردە برا تۆ دەستکاریشی خواشی کردووە لوتی دەست کردە جارێ مەجموعەیە پێیاوە لوتیان هەمووی لە یەکەچێ دەمیان هەمووی لە یەکەچێ ڕوومەتیان هەمووی لە یەکەچێ چاویان هەمووی لە یەکەچێ باشە برک وەڵی برادەرێک بە هەر باسی نەکەم باشە خێنەبانە ناچێتەوە کاک تێگەی هەنە نەچێتەوە باش ئەم پێڵوانە هەمووی دەست کردە هەمووی ئاوا بە غەسالەیەک بوو شۆن ئەمەی کە سیارەی پێشوی ئەم ناویشی دەمانچەکە دەمانچەی غەسل جام لە تورکیا لە قاسم پاشا و ئیشەم کردووە بەڕێزان کە هاتم بۆ ئێرە شەشەمانە ئیشەم کردووە یعنی لێزانم ئاوا تێیکەوە هیچی پێوە نامێنێت ئەوێ بە پورە حەنیف با باش بزانێ ئەگەر بۆ دەمانچەی تێیکەویت چونکە هەمووی دەست کردە بەڕاستی جایشێ ئەدووە منیش ئەنێرن و اینجا ڕسمەکەوە بڵاوکاتەوە هینی کردو من یەکسە بلۆکیانەکەم ئەوانە بەخۆ پێغەمبەر یەک ئافرەت لەوانەیە کە قموشت دروستەکەن ئەد بۆ من بنێرن یەکسەر بلۆکە لای من حەد بێزم لێتانە شێتەوە بەڕاستی چکە ئێوە کاڵان کاڵە مرقم لە ئافرەتە کاڵا بێ تۆ ڕقم لێتی کاڵا بێ خۆ بە زۆر نییە وەڵا قەینا ئەگەر کەسێ لوتی زل بێ بە نمونە بچێت دەستکاری کە وەڵای قەیناکە ئەگەر شتێکی وێ قەیناکە بەڵام تۆ هاتوویت و ئەمانە واریەکەی لێم گەڕێ کورە داخی کورد باوکم بە شەرەف ئێوە منتان کوشت بە قورئان کورد لە کوردی داماوە ئێوە منتان کوشت بە قورئان ئەوم لە بیشۆبا بینوس بە خۆشەویستان ئەڵێ ئەم مەسئولانەیەکی پارتی کە ئەمرن ئێمە چی بکەین عەزیزان
خۆشەویستان من زۆر جار خۆمی لە قەرنایە وەکو مابەت قەرەداخی و وەکو ئەمەی ناویشی ئەمەی نەژمەدین کەریم ئەمەی کەرکوو کە مرد و ئالەم بابەتانە چەندین مەسئولیکە واللهی عزیزان هەر کەسێ لەو مەسئولانە یەکێتی و پارتی کە ئەمرێ ئەبێ بە نەفرەتیکەن ئەبێت تفیلەکەن بەڕاستی بۆشی هەندێک کەسێ ڕێکی کاگەرام عیبە کاکە نەژمەدین کەریم و مابەت قەرەداخی و سبەینێ مەسعود بارزانی بمرێ ئەو بمرێ کاکە شەیتانە شەیتانی چی کاکە شەیتان چی هەر باوەڕم شەیتان هەر نییە کاکە خۆ بە زۆر نییە شەیتانی چی کاکە شەیتان لە کۆڵی بێت لە کۆڵی نابینەوە کاکی جێن من بۆ جەلالی مەلەکشا بەداخەوم بۆ حەمە عومەر عوسمان بەداخەوم بۆ ئەو هەموو پیا و ژنە بەداخەوم کە ڕۆژانە کۆرۆنا گیانیان هەڵەوەرێنە لە کوردستانە ئەمرن باشە تۆیەی 20 ساڵ دزی لە منەکەی بەیانی ئەمری من بۆ بەداخ بم من نەڕم ئەوەدا ترشی من نەڕم بە نەفرەت بی ها چۆن شیوا بێ کاکە بۆچی نەسیحەتی ئێمەکەن بابەجێ نەبێ ئەوە بێت و نابێت ئینسان بین و کاکە و تازە مردووە و تازە چییە یعنی بەیانی مەسعود بارزانی بمرێ ئێمە قوڕ بین بەسەرمانە ها نەڵێن ئەیگوو بە قەبرەکەی وا نەڵێن زەحمە نەبێ نەڵێن ئەم شەوی لە هەموو شەوێکی خۆشتر بێ ها مەلا مستەفا لە 140 ملیۆن دۆلاری کوردی بردووە بڵێم خۆ ئافریکا نەڵێم ئەم شەوی لە هەموو شەوێکی خۆشتر بێ ها بۆ ئەم هەموو مەسئولە 30 ساڵە دانیشن خەریکی دزی و درۆزنین تعدایان لە ئێمە کردووە کاکە پارەی ئێمەیان خواردووە ماڵی ئێمەیان خواردووە هی ئارام ئەحمەدەکان هی تۆ هی ئەو تێگەی کاکە ئەگەر مر سبەینێ وەکو نەژمەدین کەریم کە پێرە 50 ملیۆن دەستی بەسەرا گیراوە دڵنیام 100 ملیۆنیشی دزی و ئێستا مناڵەکانی ئەیخۆن من دابنیشم بە باڵایە هەڵم خەڵک پێم دەک ئارام ئەحمەد عیب بۆ قسانە مەکە لەبەرەوەی کابرا مردووە و شەیتان لە دەستی دەڵەگرێ ئینسان کە مرد نەخێر ئەبێت تفیان لێکرێ بەڕاستی تەواو من لەگەڵ ئەوە نیم هەر ئینسانێکی شەریف کە وەقتی ئەمرێ ئەبێ هەزار ڕەحمەتی بۆ بنێریت چونکە ئینسانێکی شەریفە بەیانی ئارام ئەحمەد مرد ئەگەر وجدان هەبێ ئەبێ 100 ڕەحمەتی بۆ بنێری بەڕاستی چونکە بۆ نە پیاوم کشتووە نە دزیم کردووە نە شەڕم کردووە نە خیانتم کردووە نە تاڵانیم کردووە نە هیچ شتێکم نەکردووە بەڕاستی پاکی پاک قسە بە من ئەڵێ چی بەڵام ئەوان دزن نییە شێوان بازانی بەیانی بمرێ ئەبێت 100 فیل لێ بکەیت بەڕاستی مەسعود بارزانی بەیانی بمرێ بێ 100 فیل لێ بکەیت هەموو سەرانیەکێتی و پارتیە هەمویان بەڕاستی خۆشەویست قوبات تاڵەبانی بنمونە بەیانی بمرێ ئەبێ 100 فیل لێ بکەیت بەڕاستی چونکە دزە هەمویان دزن کەواتە ئەوە ڕێی منە خۆشەویستان من خۆم زۆر جا قسە ناکەم خۆم لە جێلی ئێمە حەقم نییە بەسەر کە کەسێک ئەمرێت و ئەلەم بابەتانە بەڵام ئەگەر وەکو مەنتیق پرسیار لە ئارام ئەحمەدەکەی ئەوێ بە نەفرەتیان کەم کەسیش نەبێ کابرا مردووە تازە قەی ناکە وانییە ئێمە دانیشین باسی هیتلەرەکەی ئێساش لەم ئۆڵندایەیە کە باسی هیتلەرەکەی خەڵک فیلەکات کە باسی مۆسۆلۆنیەکەی خەڵک فیلەکە بەڕاستی کە باسی کانتەکەی خەڵک ئەڵێ ڕەحمەتی لێبێت کە باسی نیشەیەکەی ئەڵێ هەر بژیت باشە بۆ لە بەرانی ئینسانی شەریفن باشە کە باسی شۆپنهاوەرەکەی ئەڵێ بەڕاستی پیاوێکی جوان بوو کە باسی ئەەکەی فلانە دکتۆر فلانە کەس داهێنانێکی کردووە لە مەیدانەکەی خۆیان ئەڵێ هەر بژی ئەڵێ جوان باشە ئەمە ڕاستیەکەیەتی خۆشەویستە کەواتە ئەوێ بە نەفرەتکرێن ئەوە ئەویشمان جواب بایەوە من بابەتێکم نووسی خۆشەویستان کاتم زۆر برد لەبەرەوە ئیتر ناتوانم ئەوەندە قسەکەم چونکە ئەم شەو زۆرم قسە کرد بابەتێکم نووسی ببوورە من لە دوو لاوە لایڤم هەیە بۆیە ئاگاداری هینەکەم تقریبا نزیکەی 4000 نەفەر ئێستا لایڤەکەی منایە لە هەردووچیانە چونکە بەبوونی داگیرکردنی پیجەکەەوە کاتی خۆی کە داگیریان کردماوە یەک خەڵک وەزەکەی تێکچۆ بەڵام لە هەردوو پیجەکە هەیە نزیکەی 4000 لایڤەکە هەیە بە هەردووچیانەوە ئاگام لیان هەردوو مۆبایلەکە لەسەر خەتەم عزیزان خۆشەویستان بنەماڵەی بارزانی کە لە باسی یەکەمما باسی لەسەر ئەوە کرد کە هینە کە بۆ بە هەرێمکردنی سلێمانی و هەڵەبجە و دەڤەری گەرمیان و ئەوانە باسمان کرد لێرەشەوە ئەبێ ئەوە بڵێم بنەماڵەی بارزانی نەکرد هیچی بۆ ئەو منتیقانە نەکردو بەتایبەتی بۆ سلێمانی لەبەرەوەی سلێمانی بە زۆرنای بنەماڵەی بارزانی هەڵناپەڕێ بەڕاستی بێحورمەتی بۆ شاراکە خۆشەویستان بەڕاستی بێحورمەتی بۆ شاراکات خەریکی بەسوکردنی ئەو شارەی خۆشەویستان سۆزانی دروستەکە دز دروستەکە بێڕەوش دروستەکە ئەوێ ئەو شارە ئاوا لێ بکا بەڕاستی ئەبێ هەمووتان ئەو ڕاستیانە بزانن هەرچی لەو ناوچەیە ڕوو ئەدا بنەماڵەی بارزانی بە دەرەجەی یەکەم ئەو کاراکە باشە بابەتێکم نووسی هیوادارم کە جوان بیخوێننەوە ڕۆژە ڕەشەکانی سلێمانی بەدەستی وەسا حەسەن و ئاسۆی شێختەهاوە باشە ئەو ئاسۆی شێختەهای کە مدیش لە سلێمانی چەند جار باسمان کردووە ئەمەشمان کردووە ئەم دوو ئینسانە بەس خەریکی دزی و گەندەڵین بەڕاستی
وەسا حەسەن ساڵۆنیەکیشە کە ئەبێ بڕاتە بۆ ماڵەتایس هەردا قوبات و پاڤڵ دایانناوە بۆ قاچەتی هێلکە و فڵان و فیسار و ئالم بابەتانە کاکە ئەمانە ئەو شاریان خواردە خۆشەویستان ئەو بابەتی من بخوێنەوە بە تێر و تەسەلی اینجا ئەزانن کە ئەم دوو نەفەرە چیان کردو لە بشارە ئەم وەسا حەسەنە و ئەم ئاسۆ شەختە هەیە خۆشەویستان ئەو ئاسۆ شەختە هەیە تەنانەت ئەوەی کە لەشی خۆی ئەفرۆشە پارەی لێوەرەگرێت شەریکە دزە شەریکە هەموو شتێکە یعنی هیچ کاتێک لە مێژووی سلێمانیە پۆلیس وەکو ئێستا نەبووە بەڕاستی دەژێت دەستی ئەم کابرایە خۆشەویستە باشە وەکو چۆن بنەماڵەی بازانی سەرکەوتوو بووە لە ئیحتیواکردنی یەکێتی و گەڕان و ئالەم بابەتانە ئەوێ سەرکەوتوش بێ هەموو سلێمانی وا لێ بکات بەڕاستی بێ هەموو سلێمانی لێ بکات ئەمە ئیشی ئەمانێ بۆیە عەزیزان یەکەم ئیش ئەوەیە کە خەڵکی ئەو دەڤەرە بە تایبەتی ئەو دوو ئەشخاصە بناسن وەستا حەسەنی ئاسایش بناسن فەرموو وەرە عەزیزان ئەو کابرایی کە براکەی کوژراوە ئەڵێ وەستا حەسەن جێبمان ناوەتێ جێب وەرە ئەو هەموو پارە کاکە شاسوار ڤێلای هاوتێ خۆی ملیۆنەها دۆلاری دزیوە برای دزیوێتی یعنی هەموو شتێک بەڕاستی تۆ بچی جێبێ وەربگری بۆی بە دادوەر بڵێ فڵانشت مەکە باشە بێنە پێچای خۆتان خۆشەویستە باشە سێریکە پارتی چی کردو لەو شارە خۆشەویستان ئەو شارە کە کێیە مڵکی کێیە شێخ مارفی نۆدێ بۆ حاجی کاک ئەحمەد بۆ شێ مەحموود بۆ مۆلانە خالید بۆ مەحوی شاعیر بۆ هەموو ئەو شاعیر و ئەو هەموو نووسەر و بۆ هەموو ئەمانە جاکە ئەڵەم سێمانی بۆ دەشتی شارە زور و بۆ هەڵەبجە بۆ هەموو ئەمانە ئێستا هەموو ئەو شارە جوانە هەموو ئەو منتیقە جوانە هەموو ئەو پیاوە جوانە کە لە مێژووی کورد لە مێژووی ئێمە هەبوو لەو ناوچەیە لە سەردەمی شێخ مارفی نۆدێ ئەوانەوە لە بابانیەکانەوە بڕۆ ئێستا کێیە کۆمەڵێک سۆزانی کۆمەڵێک جێل و گەوچ کۆمەڵێک خەڵکی داما و لۆتی باشە کوا پیاوە جوانەکانی ئەو وڵاتە کوا ژنە جوانەکانی ئەو وڵاتە هیچی نەما بەڕاستی ئەیانێ بە بەرنامە ئەو وڵاتە ئاوا لێ بکەن باشە بابەکە دڕێی یەکەی بە هینی ڕۆشنبیری ئەچێ ئەدزێ هاچی یەکەی بە ڕۆشنبیری ئەچێ ئەدزێ کاکچێ باشە بۆیە لەو ڕۆژەوە سلێمانی دروست بووە مدیری شوڕتەی وا پەڕپوتی بەخۆی نەبینیوە بەڕاستی خۆشەویستە باشە وەڵڵەهی بەیانی عەزیزان بڕۆژ کات لە کەسێکە تەعدا لێکرابێ ئەگەر پارەی هەبێ دادوەرەکە تۆ تاوانبارەکە مدیری ئەو شەکە تۆ تاوانبارەکە داد هەر نییە لای ئەمانە بۆیە ئەبێ ئەمانە بەڕاستی ڕسوا بکرێن من زۆرم قسە کرد خۆشەویستان ئیتر کاتتان ناگرم حرمەتێکی زۆرم بۆ هەموو لاتان هەیە ئەوە لایڤی ئەم شەومان بوو یەک لایڤی ئێوە قەرزارم لەبیرم نەچۆتەوە خۆشەویستان لەسەر ماڵی نێچێڤان بازانی و کوشتنی کوڕەکانی مەلام سەفا و کوشتنی ئیدریس بازانی ئەو لایڤەتان بۆ ئەەکەم دڵنیا ببین نەچێتەوە هەموو شتێکی ئامادەیە لە ماوەیەکی ترا ئێمە خزمەتان بۆ ئەو لایڤە کە لایڤێکی زۆر بەسوود و مێژووی و زۆر باشە بێ شەو شەوگاتان خۆش و خواتان لەگەڵ بێ عەزیزان و خۆشەویستان بەخێر